وەزعتان چۆنە؟ بە بۆنەی تێپەڕینی 15 ساڵ بەسەر کەناڵی ئاسمانی پەیام بەسەر کارکردنیدا وەکو یەکەم بێژەری هەواڵی کەناڵی ئاسمانی پەیام لە 1/12/2008 پیرۆزبای لە کارا و کارمەندانی کەناڵەکە و بەڕێبەری گشتی و ستاف ئازیزەکەی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم و سوپاسی بینەر ئازیزەکانمان دەکەم کە ماوەیەکی دوور و درێژ زیاد لە 15 ساڵ بە دیار شاشەی پەیامەوە دانیشتون و سەیرمان دەکەن و دڵیان پێمان خۆشە. لەم یادەدا سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەین کە لە ڕابردوودا لە قەیرانەیەک لە دۆیەکەکانی کەناڵی ئاسمانی پەیامدا هاوکار و هەودەمی کەناڵەکە بوون و سوپاسی هەموو ئەو ئازیزانەش دەکەم کە بە هەر هۆکارێکەوە بێت لە ئێستادا لەگەڵ ئێمە لە کارکردن لە کەناڵی ئاسمانی پەیام دابراون. لێرەوە سڵاوم هەیە بۆیان، ڕێزم هەیە بۆیان، هیوا سەرکەوتنیان بۆ دەخوازم بەو هیوای کە ساڵی نوێی کەناڵی ئاسمانی پەیام ببێتە وێزگەیەکی نوێی کارکردنی ڕاگەیاندنی کوردی. سلام علیک برایانی عزیز، وەزتان چۆنە؟ هەڵتان باشن؟ گیان چاوەکەم زۆر سپاس، زۆر سپاس گیانەکەم. لە ڕاستیدا لە دوای ساڵی 2008 کە ساڵ پێی نایە 2009 من وەکو سەرنووسەریش لێرە لە بەشی هەواڵ لەگەڵ ئەو برایانەی کە لێرەن ئیشمان کردووە، ساڵی 2009 وەکو سەرنووسەر دەست بەکار بووم. پێشتر هەواڵسازیم کردووە لە کەناڵی ئاسمانی پەیام وەک هەر برایەکی تری هەواڵساز بە پێی ئەزمموی خۆم. دواتر ئەو ئەرکەم خراوەتە ئەستۆ. زیاد لە 2 ساڵ سەرنووسەری هەواڵ بووم لەم بەشە. دواتریش وەکو بەرپرسی تۆڕی پەیامنێرانی کەناڵی ئاسمانی پەیام هەر لە بەشی هەواڵ دەست بەکار بووم. دواتر بەهۆی کاری دەرەوەی کەناڵی ئاسمانی پەیامەوە نەمتوانی لە بەشی هەواڵی کەناڵی ئاسمانی پەیام بەردەوام بم، تەنیا بەکاری بێژەریەوە سەرقاڵم و ڕۆژانی هەفتانە ڕۆژانی پێنجشەمە و جومعە سەرقاڵی کارە میدیاکانم لە بەشی هەواڵی کەناڵی ئاسمانی پەیام. وەکو میدیاکارێک هەفتانە 2 ڕۆژ لە کەناڵی ئاسمانی پەیام سەرقاڵی کارە ڕۆژنامەوانیەکانی خۆم دەبم. ڕۆژانی پێنجشەمە و جومعە لە کەناڵی ئاسمانی پەیام بێژەری هەواڵی سیاسیم دەڕۆمە بەشی هەواڵ لەگەڵ هاوکاران و لەگەڵ برایانی بەشی هەواڵ تاوتوێ ئەو بابەتە دەکەین کە پەیوەندیەکی ڕاستەوخۆ یاخود ڕووماڵێکی تایبەت هەبێت. دواتر هەواڵەکان وەردەگرم هەر لەو ستۆدیۆیی کە ئێستا من لێ وەستاوم 15 ساڵە من لێرە هەواڵ دەخوێنمەوە، هەواڵ بۆ خەڵک پێشکەش دەکەم. بەڕاستی چێژێکی تایبەت لە کارەکەمدا دەبینم بەوەی کە تا ئێستا توانیمە بەردەوام بم. هۆکارەکەی ئەوەیە کە کەناڵی ئاسمانی پەیام بڵندگۆی ڕاستی و وێنە وشە بووە لە ڕابردوو. ئێستاش بە دروشمی ڕاستی و ڕاشکاوی درێژە بە پەخش و وەشاندن دەدات. دەبینین خەڵکێکی زۆر دڵی بە کارەکانمان خۆشە، بینەرێکی زۆری هەیە لە ناو کەناڵ ئاسمانیەکان. کەناڵی ئاسمانی پەیام ڕەسیدێکی باشی هەیە، یەکێکە لەو کەناڵانەی کە وەکو سەرچاوی هەواڵی دروست بینەر بە دیارخۆیەوە دەهێڵێتەوە. ئەمە هۆکاری سەرەکی بووە کە ئێمە توانیمانە وەکو خێزانێکی خنجیلانە ماوەی 15 ساڵ بەیەکەوە لەگەڵ هاوکارانم لە بەشی کۆنتترۆل، لە بەشی هەواڵ، لە برایانی پەیامنێر، لە براشۆفیرەکان، لە هاوکارانی ئازیزمان لە وێنەگرەکان بتوانین بەردەوامی بە کارەکانمان بدەین، چونکە دەزانین کەناڵی ئاسمانی پەیام چاوی خەڵکە، بڵندگۆی ڕاستیەکانە. تا ئەو کاتێکە ئێمە ئومێد لە کەناڵی ئاسمانی پەیامدا ببینین بێگومان خزمەتی دەکەین و لێبراوانە وەکو ڕابردوو تایدا دەمێنینەوە. ئەم ساڵدا پەرلەمانی کوردستانیش بەشێکی زۆری لە بەهاداردانی سامانەی گشتی بەردەکەوێت و بە جۆرێک خەرجەکانی چەندین قات زیادی کردووە و کرای بینا و کارەبا و ئۆتۆمبیلی زیادی کردووە. هەروەها پارلەمان بڕێکی زۆر پارەی بۆ کڕینی جلوبەرگ تەرخان دەکات، ئەمە جگەلەوەی پارەی چەند چاپخانەیەک بۆ کڕینی ڕۆژنامە تەرخان دەکات.